دار تەنها بۆ گیرفانیان بۆ هیچی دی. هەرچی هاوکێشەی سیاسی دنیا هەیە لە قازانجی کوردای تاشە یەکێتی و پارتی لە قازانجی خۆیان وێرانی یەکەن. ئێمە میلەتێکین بەدەست عەرەب و تورکی ناکەس بەچە و فارسەوە گیرمان خواردووە وەک میلەت، کەچی هەرچی حکومەتەکەشمانە وەک سۆزانیەک هەر شەوە و لەسەر سنگی یەکێکیان ڕۆژەکاتەوە. شەوێک لە باوەشی کەردۆغان و شەوێک لای حەشدی پیس و شەوێک لای ئاغای حسابی. هەموو ئەمانە بەلایەک وەزعی کوردانی ناوچە جێناکۆکان بەلایەک کە دۆخیان لە هەموو کوردانی دنیا خراپترە. ئەوەش کە لەی بەرپرسیارە یەکەم یەکێتی و دووەم پارتی و پاشان حکومەتی فاشستی عێراق کە کوردەکانی ئەم ناوچەیان خسۆتە بەردەم سەگی برسی کە حەشدی شعبیە. هەر بۆیە پێویستە لەسەر هەر کوردێکی بەشەرف هەوڵی ڕاستکردنەوەی ئەو هەڵەیە بدەن و بە پێنووس و بە شۆڕش. بەڵێ بە شۆڕش بچووکترین نمونەش دووسخورمات و ئەو شاری کە هێشتا خوێنی گەنجانی کورد لەسەر خاکەکەی هەرتەڕ و وشک نابێتەوە. زۆر سپاس.